ئەم جیهانە خۆی بەڵایە تۆژە تەوێ بسرەوی، ئەم جیهانە مەرگەساتە تۆژە تەوێ پێ بکەنی. چیرۆکی ئەم جارەمان گۆرانی هیچ گۆرانی بێژێکی ستۆدیۆکان نییە، بەڵکو ئەم جارە لەرەی دەنگ و سەدای مۆسیقاکەمان لە نمایشی شانۆکانەوە ڕێگای گرتووە. ئەم جیهانە خۆی بەڵایە تۆژە تەوێ بسرەوی، ئەم جیهانە مەرگەساتە تۆژە تەوێ پێ بکەنی. بەیانیەک بە سەردانێکی چاوەڕوان نەکرا و بابلۆ لە خەو هەڵدەستێنن. لەگەڵ زەنگی دەرگاکە بابلۆ دوادێڕی گۆرانیەکە لەگەڵ خۆی بەجێ دەهێڵێت. کامەرانیمان سەرابە، جێژوان و وێرانەیە، دەستی یەکگرتن مەحاڵە لەم ڕووباری خوێنەیە. کامەرانیمان سەرابە، جێژوان و وێرانەیە. دوای ئەوەی دەرهێنەر شوانکەریم خەریکی کارکردن لەسەر دوا ڕۆژەکانی پابلۆی کۆدۆمانە دەبێت، بڕیار دەدات نووسینێک کە خۆی ئاوازەکەی بۆ دادەنێت بیکات بە قولاپی دەستپێکی کارەکەی بۆ ئەوەی هەستی بینەرانی پێ بگرێت. شوانکەریم لەمەیان زۆر سەرکەوتوو دەبێت تا دەگاتە ئەوەی دوای تەواوبوونی شانۆییەکە هونەرمەندێکی زۆر داوای لێ دەکەن کە ئەم ئاواز و هۆنراوەیە بکەن بە بەرهەم. بەڵام بەیاگان لەوەی ڕێشان زووتر گرەوەکەی بردووەتەوە و ڕێپێدانی لە خاوەنەکەی وەرگرتووە کە خۆی بە شێوەیەکی جیاوازتر بەرگێکی تر بکاتە بەری و وەک بەرهەمێکی خۆی بیچڕێت. واتوت و ڕۆشتی ئازیزم و تێت بابیر بچمەوە دەستگرتم ماچ کردم و تێت نبینیەوە.